پارادۆکس ڕەهەندە سیاسی و پۆزیتیڤ و نێگەتیڤەکان یان بۆ چوونە دژ بەیەکەکان دەخاتە بەرباس و تاوتویان دەکات. پارادۆکس گوێگرتنە لە دوو ئاڕاو بۆچوونی پێچەوانە کە هەر یەکیان بە پێی تێڕوانین و فکر و ئایدۆلۆژیا و بۆچوون لا دوو گۆشە و تێڕوانینی جیاوازەوە لێکدانەوە و تەحلیل و تەفسیر بۆ دۆسیە و فایل و بابەتە سیاسیەکانی کوردستان و عێراق و ناوچەکە و ئاڵ و گۆڕا گرنگ و خێراکان دەکات. پارادۆکس بەرنامەیەکە بۆ تێگەیشتن لە هەر ڕوودا و بابەتێک بە تێڕوانینی ئازادانە و تەواو جیاواز. پارادۆکس بەرنامەیەکی هەفتانەی دەنگی گەلی کوردستانە ڕۆژان یەکشەمە کاتژمێر 11 ڕاستەخۆ پێشکەشتان دەکرێت. بیسەرانی خۆشەویستی ڕادیۆی گەلی کوردستان، ئەم کاتەتان باش هاتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێی پارادۆکس بۆ قسەکردن لەسەر بارودۆخی سیاسی کورد لە ناوچەکە و ئەوەی کە لە ساڵی ڕابردوودا ڕوویداوە و ئەوەی کە ئەگەرەکانی ساڵی داهاتوو چین. هەندێک پێیان وایە ئەوەی کە لە ساڵی ڕابردوو ڕوویداوە دەرەنجامی هەڵەی سیاسەتی هێزە سیاسیە کوردستانیەکان بووە بە تایبەتی لە باشوور و سەرکەوتنی زۆریش لە ڕۆژاوە بەدەست هاتووە و بەشێک لە خەباتی باکوور تووشی شکست و نشست بووە و لە ڕۆژهەڵات تا ئێستا نەیتوانیوە هەنگاوی جدی بنێ. ئەوەی کە پەیوەستە بە کوردەوە هەندێک بۆ چوونیان وایە کە هەموو بابەتە مۆزوعیەکان و هەموو زروفە مۆزوعیەکان لە ناوچەکەیە ئەتوانێت ڕۆڵ و تەسیری هەبێ لەسەر چارەنووسی کورد و جگە لەوەی کە ئاڵوگۆڕە نێودەوڵەتیەکان بێگومان کاریگەری گەورە و بەهێزیە بێ لەسەر هەرکام لە وڵات لە ناوچەکان و لەسەر نەتەوەکانی کە لە خۆرهڵاتی ناوەڕازەژین. هەندێکی تر پێیان وایە تەسیر و دەخالەتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئەتوانێت زۆر جدی بێ لە مەسەلەی کورد و لە پارچەکانی کوردستان، هەرەوەی کە ئێستا ڕاگەاندراوە لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕاگەاندرا بوو کە ئەمریکا لەگەڵ رووسیا خەریکی ئەوەن کە دان بە سیستەمی فیدرالی لە خۆراوایە بنێن و ئەزمونێک لە هەرێمی کوردستان هەیە، بەڵام جگەلەوەی کە ڕەخنە و گلەی زۆری لەسرە، بەڵام هێشتا یەکێکە لە دەستکەوتەکانی گەلی کورد لە باشووری کوردستان. ئەوەی کە زۆرتر سەرنجی ئێمەی ڕاکێشابووی ئەم بەرنامەیە بکەین قسە بکەین لەسەر چارەنووس و داهاتووی کورد لە ساڵی 2018 و لە داهاتووتر بە تایبەتی کە خۆپشاندانەکانی کۆماری ئیسلامی ئێران بوو کە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر باشووری کوردستان و لەسەر پارچەکانی تری کوردستانیش هەیە. هەندێک لە چاودێرانی سیاسی ئەڵێن هەرێکە لە وڵاتانی کە داگیرکاری خاکی کوردستانن کێشە و ئاریشە و قەیریانیان هەبێ بە قازانجی خەڵکی کوردستانە لە هەر شوێنێکە بێ و ئەوە کاکە کورد لەگەڵ هاوپەیمانی نێودەوڵەتی لەگەڵ وڵاتانی دیموکراسی باشتر ئیندیماس بکا و بتوانێت باشتر مافەکانی خۆی بەدەست بێنێ. ئێمە قسە و باسی زۆرترەکەین لەسەر ئەوەی کە کورد لە ڕابردوو لە ساڵی ڕابردوو ئەو هەڵە و کەم و کوڕیانە چی بووە چۆن نەیتوانیوە خۆی لەگەڵ ئەو زروفە مۆزوعیانە و هەلومەرجی سیاسی نێودەوڵەتی بکونجێنێ و لە هەمان کاتیشا ئەوەی کە لە ساڵی 2018 پێویستە کورد چی بکە و چەندە پێویستی بە یەکگرتوویە، پێویستی بە کۆنگرەیەکی نێتەوەی و چۆن پێویستە ئەو ڕووداوە مۆزوعیانی لە ناوچەکەیە ئاگوزارێن بخوێنێتەوە. ئێمە ئەمڕۆ میوانداری ئەم بەڕێزانەکەین بەڕێزان سیدیق حەسەن چاودێری سیاسی و شارەزار لە کاروباری کوردستانی لە هەولێر لەگەڵمانە، بەڕێز لەتیف فاتح فەرەج نووسەر و ڕۆژنامەنووس، بەڕێز کاک بورهان عەبدوڕەحمان لێپسرای کۆمیتەی زانکۆ و پەیمانگاکان و چاودێری سیاسی، بەڕێز کاکی وا حەمید لێپسرای بۆردی ئەنجیۆکان ڕێکخراوە ناحوکمیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەخێر بێن کاکی وا کاک حەسەن، بەخێر بێ کاک لەتیف، بەخێر بێن. زۆر بەڕێزم، زۆر سپاس. کاک سیدیق لە جەناب تۆ دەست پێ بکەم، جەنابت گوێ لە پێشەکەی من بوو، پێت وایە هەلومەرجی ساڵی داهاتوو یا با بڵێم ئەم ساڵ کە تیاین ساڵی 2018 و داهاتووتریش ئەتوانێ چ خێرێکی بۆ کورد پێ بێ و کورد چۆن ئەتوانێت لەگەڵ ئەو هەلومەرجە ناوچەی و نێودەوڵەتیانە خۆی بگونجێنێ کە ئەوەی کە ڕووتمان بۆ نمونە باز لەوە کرێ کە با ئەزموونی باشووری کوردستان دەرەنجامی
فاکتەری مەوزوعی ڕوخانی حکوومەتی عێراقی یا با بڵێم جەنجی کەنداو یا با بڵێم ڕوخانی دیواری بەرلین و هەڵۆشانێکی سۆڤێت بوو و ئەزمموی ڕۆژاوای کوردستان دەرەنجامی ڕووداوەکانی بەهاری عەرەبی بوو. هەندێکی سەرنجیان وا بوو خۆپیشاندانەکانی ئێران نەتوانێت ینی لە داهاتووە ئەزمموونێکی باش بێ بۆ ڕۆژهەڵاتی کوردستان و پێت وایە ئەم زروفە مۆزوعیانە تا چەند نەتوانن کورد ینی چانسی کورد و چارەنووسی کورد بەرنە پێشەوە و پێویستە ینی کوردیش خۆی چی بکە؟ سەرەتا سپاس بۆ ئێوە و سڵاو لە ئێوە و لە میوانە بەڕێزەکان و لە ڕێگەی ئێوەشەوە سڵاو لە بیسەرانی ڕادیۆی گەلی کوردستانی. زۆر سپاس. ئەمە بابەتێکی گرنگە، ینی پێم وایە هەر ظروفێکی مەوزوعی بارودۆخێکی بابەتیانە ئەبێ لەگەڵ خۆیدا بارودۆخی تایبەتیانێکی هەبێ، یعنی ئەگەر بێت و بارودۆخی تایبەتی نەبێ یعنی لە ڕووسی مەوزوعی زاتیەوە یەکتر تەواو نەکەن ناتوانین لە بارودۆخەکە سوود وەربگرین. خۆی نمونی زۆر بینینەوە لەو بارەوە مێژووی گەلی کوردستان هەر هەمووی وا بووە، زۆر ظروف و بارودۆخ هاتنە پێش، بەڵام کورد لەبەرەوەی ظروفی بابەتی ظروفی تایبەتی ذاتی ئامادە نەبووە، خۆی ئامادە نەبووە، نەیتوانێت سوود لەوانە بگیت لە شڕەیەکی جیهانەوە زۆر زیاد بوتە چیرۆکێکی باو تا ئەمڕۆ تا ئەمڕۆ لە ظروفی باشووری کوردستان چێدەکەن بەو شێوەیە ئەڕوا، یعنی کورد خۆی ئامادە نەکردووە، کورد دەوای چیاکە نازانێت، کورد چۆن ئەگا بەگە داواکارەکانی نازانێت، هەموو کێشەی کوردە، کێشەی سیاسی کوردە، کێشەی سەرکردایەتی کوردە، چۆن کێشە ئابوووریەکان حەڵەکە نازانێت، کێشەی پەروەر چۆن حەڵەکە نازانێت. ئەمە ئیتر ئەگەرێتەوە بۆ ئەو دەستگا سیاسیانی کە لە هەرێمی کوردستاندا هەیە بە هەرێمی کوردستان بە شێوەی تایبەتیەوە بە شێوەیەکی گشتیش لە ئەتوانی بڵێن لە کوردستانیش هەیە، یعنی نەیانتوانیوە کورد نەیتوانیوە ینی سوود لەوە وەربگرێت. ئێمە زۆر دەڕاڵێن دژمنمان زۆرە، ڕاستە دژمنمان زۆرە، داگیرکەرمان زۆرە، بەڵام کاتێک کە دۆستیشمان هەبووە نەمانتوانین سوود بۆ چکە بۆ خۆمان یەکێکیش لە ئەو زولفانە، یعنی ئەگەر بە شێوەیەکی دیالەکتیکی سێگی نەسرێت بۆچی کە بارودۆخی مەوزوعی بابەتەکانە دروست بێت، بۆچی بارودۆخی خۆی دروست نابێت، یعنی ئێمە چونکە بەپێی دیالەکتیکی ماتریالی ئەبێ ئەمانە یەکتر تەواو بکەن، بۆچی یەکتر تەواو ناکەن؟ چونکە ئەم پێشکەوتنە سیاسی کۆمەڵایەتی ئابووری و سەربازیانەی کە لە ناوچە ڕوئەدەن هەموو لە دەرەوەی دەستگازانی دەرەوەی بەژەوەندەکانی ئەوروپا، بەژەوەندەکانی داگیرکەرانی کوردستان، بەژەوەندەکانی ئەمریکا، ئەمە ئاخوازێ و ئەم شتە بێ ڕوو بدات، یعنی نەک ئەمە هێزی پێشکەوتنی کۆمەڵایەتی سیاسی جەماوەری ڕێکخراوی ئابووری کولتوریە کە ئێمە گەشتون بووە. بۆ نمونە ئێمە دەمانگوت لە هەرێمی کوردستان نمونەیەکی زۆر باشە بۆ عێراق دە دیموکراسی و پێشکەوتنی ئابووری و گەشەسەندن و نازانم چی، حتا دەمە بانگەشە ئێوەشمان دەکرد کە بەڵێ ئێمە بینە نمونەیەکی باش بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش، بەڵام کەچی بینیمان ئەمە هەموو شتی ڕاست نەبوو، نادروست بوون. بۆچی؟ چونکە ئێمە خۆمان نەبوون، نەمانتوانی خۆمان ڕێ بخەینەوە، بەژەوەندەکانی حزبی، بەژەوەندەکانی تەسکی بنەماڵەتی، بەژەوەندەکانی کەسی وای کردووە کە ئەم بارودۆخە لە دەست دەربچێت. من جارێکی تر 2 ساڵ پێش ئێستا وتم بەیان من زۆر ئەتەرسێت بەیانیەک هەفتیدەوە کەیتر هەموو شتێک تەواو بووە، هەموو شتێک یەک لا بووەتەوە. ڕاستیش وایە، یعنی ئەمە کەهانەت نیە، بەڵکو ئەمە کەسێک هەر کەسێکە هەندێک شارەزای سیاسی و هەندێک شارەزا ڕابردوویەکی ئەزموونێکی هەبێت لەمە تێئەدا کە ئیتر بەو شێوەی بەڕێوە ناچێت. بینیمان کە لە هەرێمی کوردستان چۆن دیموکراتی خەنکێندا، چێ خنکاندی؟ ئەمریکا کردی، تورکیا کردی، ئێران کردی، مالکی کردی، نەخێر کورد کردی، کورد خۆی کردی. ئیتر ئێمە چی لێ ئەردۆغان و نازانم خامنەیی و عەبادی و مالکی بکەین؟ تۆ کە بۆ خۆت دەستت خستوتە بینەقاقای دیموکراسی و ئازادی ڕادبەربردن و تۆ خۆت بە بەرنامە کوتی خەڵک ئەبڕی کە بۆی خەڵک ناچار بێ لە بەردەریکەتەوە بپارێتەوە و ئەوەی تۆ بڵێ قبول بکە، چگلەی لە ظروف بکەین، لە بەردۆخ بکەین، چگلەی لە داگیرکەران و نەڕەهێزە دەرەکیتان بکەین. یعنی ما کێشەیەکی سەرەکی کوردە بەڕاستی ئەگەر بە شێوەیەکی گشتی سەیری کوردستان بکەین، من پێم وایە یعنی ئەوەی کە ئێستاکە لە 4 بەشی کوردستان بوویتە سەر مەشق بۆ ملەتی کورد ڕۆژاوای کوردستانە کە هیچ کەسێک تەوەقعی نەدەکرد ڕۆژاوای کوردستان بەم شێوەیە پێشکەوێت. هەموو کەس باشووری کوردستان سوودی زۆر لە ڕۆژاوای کوردستان وەرگرت، باکووری کوردستان بە چاوێکی تر زۆر سوودی لە ڕۆژاوای کوردستان وەرگرت و هەر هەمووشمان وا خەڵکێکی زۆر ناڵێن هەر هەموو بوو چوونیان وا بوو کە ڕۆژاوای کوردستان دوایین
شوێنە کە باسی کوردایەتی و باسی ئازادی دیموکراسی باشە ئەمڕۆ بە شێوەیەکی تر باشە دوایە دێمە وڵات کاک بورهان ئەگەر بێمە لای جەنابەت جۆر لە بۆچوونەکانی کاک حەسەن بوو ینی قسەکەی کاک بورهان ئەوە بوو کە عەفو کاک سدیقەوەیە کە ڕاستە هەلومەرجی ناوچەی لە هەبووە هەلومەرجی نێودوڵەتی هەبووە بەڵام کورد خۆی دەستی خسۆتە بینقاقا دیموکراسیەوە و بارودۆخی تێکداوە دێرە مەبەستی باشووری کوردستانە ئێمە تەوەرەکەمان زۆرتر لە بەسەر باشووری کوردستان نییە وم پێم وایە ئەوەی کە کاک سدیق ڕەنگە من هاوڕای نەبمەوەی کە ڕۆژاوای کوردستان ئیتر دوایین شوێن نییە بۆ کوردایەتی ئێمە ئێستا قسەمان لەسەرەوە بوو کە ڕەنگە ڕۆژهەڵات ببێتە سەرەتایەکی نییە بۆ کوردایەتی نازانم ئەگەر کاکسیق دوای تۆزیحم بۆ بدا لەسەرەوە وەڕێسەرەوە شارڕەخنە هەیە لە ئەزمموی ڕۆژاوای کوردستان بۆ نمونە ڕەخمیەوەی ئەنەکەسەتەیەدی سیاسەتی پارتی دیموکراتی کوردستانەکە بەڵام لە چەند حوتولەوە پێش لەسەر مێزە نوێنەرەی هێزەکانی ڕۆژاوا دانیشت بوون بۆ ئیبراهیم بڕۆی سەرۆکی ئەنەکەسەوتی ئەوەی کە بەشار ئەسەد و حافز ئەسەد بە ئێمەیان نەکردووە پێدە پێی کردوین ینی قسەکەی جەنابەت قسە بکەی کۆی گشتی بارودۆخی سیاسی کورد پێ دوایە لە ساڵی داهاتوە بێت چۆن بێت ڕەخمیەوەی کە ئەو گرفتانی کورد خۆیەتی چارەسەریکە بەڵام لەنێ ئەو هۆکێشە ناوچەی نێودوڵەتیانە بێت چی بکە زۆر سپاس ڕێزم هەیە بۆ میوانە بە ڕێزەکان سڵاوم هەیە بۆ بیسەرانی رادیۆکەتان ئەوەی کاکسدیق وتی بەشێکی ڕاستە بەڵام بەو شێوە خستیەنە جۆرێک لە جۆرەکانە بێ بیرکردنەوەکەمان بەرفراوانتر بێ و لە زاتی شتە زاتیەکان دەرچین چونکە تەحەکوم بە ئێمە واکرێ لە دەرەوەی شتە زاتیەکانی ئێمە ئەگەر سەری ناوچەکە بکەی هەموو ناوچەکە بە عێراق و ئێران و تورکیا و چواردەورمان هەموو ناوچەکە ناوچەی جێناکۆکن کە جێ ناکۆکن لە نێوان رووسیا و ئەمریکا جلهێزەکان و بەرژەوەندی جلهێزەکان هەموو ناوچەیەکی جێناکۆکیش بێگومان ناتوانێت بە شێوازێکی سەلیم بە شێوازێک پلان و بەرنامەی خۆی داڕێژێ و ئاراستەی کە بۆ ئەو مەبەستە گشتی کە جەماوەر یا خەڵگەیەوێ بۆیە ئەبێ ئیلا لە دەرەوەی خۆی هەندێک تداخلات هەبێ و هەندێک تەحەکومات هەبێ و پێی بەرژەوەندەکەن ئەمە جۆرێک لە جۆرەکان هەموو ئەم ناوچانی شڵەژاندووە و هەموو هێزە سیاسەکانی شڵەژاندووە و هێزە کوردەکانیش بەشێکن لەو شڵەژانە دەوڵەتی تورکیا وەزعی بینی ئێران ئێستا حاڵی بینی دەوڵەتی ئەقلیم بە شێوازێک شڵەژاون ئەمە بەرژەوەندیە جلهێزەکان کە بازەنەی یەکەمە لە دەرەوە تەحەکومەکە بەمە ئەوانش تەحەکومەکەن بە ناوچەیە و هێزەکانی ئێمەوە و کوی هەموو هێزەکانی لەسەر ئێمە وجودی هەیە یەکێ لە هەڵە سیاسەکانی گەلی کورد یا سیاسەکانی کوردەوە بوو کە نەیانتوانی پەیوەندەکانیان لەگەڵ ئەم دەوڵەتانەیە لە پەیوەندی سیاسیەوە هەندێک جاریش ئەتوانم بڵێم پەیوەندی ئەمنی و استیخباراتیەوە بگۆڕن بۆ پەیوەندی بەرژەوەندی ئابووری ئەمە لە ساڵی ڕابردووە بە واضحی ڕەنگی دایەوە ئەگەر بتوانن لە ئایندەیە پەیوەندیەکانمان لەگەڵ پەیوەندی لەگەڵ دەوڵەتانی جلهێز و دەوڵەتان ناوچەیەکانە بگۆڕێ بۆ پەیوەندی ئابووری ئەو کاتە لە ڕووی ئابووریەوە تەوازنی سیاسی تەوازنی ئابووری و سیاسی دروست دەکرێت ئێستا هەموو هێزە دەوڵەتی چوار دەورەکانمان ئەقلیمەکانی کە لە دەورمان و کوردی بەسەرادا بەژۆ بە تایبەتی ئەتوانن بە شێوازێک لە شێوازەکان تەحەکوم بەسەر هەموو هێزە سیاسەکانی کوردەوە بکەن بۆ لەبەرەوەی پەیوەندەکان پەیوەندی سیاسین ئەگەر کورد توانیتی پەیوەندی سیاسیەکان تەحویلکە بۆ پەیوەندی ئابووری تەوازنی سیاسی و تەوازنی ئابووری لە نێوان یا بەرژەوەندەکان لە نێوان ئێمە ئەوانە ئەوەستێنرێ بەرژەوەندی هەبوو ئەتوانی تۆش وەکو ئەو جۆرێک لە جۆرەکان تەحەکومکەی بە سیاسەتی ئەو ئەویش بە شێوازێکی تر بیرەکاتەوە کە بەرژەوەندەکان تەبادل پێکە ئێمە ئەبێ دیقەت لەوە بدەین کە هەموو ئەم وڵاتانەی ناوچەکە هەمووی لەسەر ڕوخانەوە بنیادی خۆیان ناوە هەمویان لەسەر ڕوخانەوە کەواتە ئەم وشەیە ئەوەیە کە لەسەر ئەساسی بیرکردنەوەی خەڵک دانەمەزراون لەسەر ئەساسی هێز و بەرژەوەندی دەرەوەی ئەوان دامەزراوە ئەمە جۆرێکە لەو جۆرانی کە بە ئاسانی ڕێک نەخرێتەوە یا ئەبێ کاری جدی بۆ بکرێت مەسەلەی ئەو ئاڵوگۆڕێکی ئێستا لە ناوچەکەی وجودی هەیە و ئەش بێ بگۆڕدرێ و گەشان نابێنێتەوە چونکە وتم بەرژەوەندی ئەمریکا و رووسیا و ئەو هێزانی کە بەوانەوە ملحەقەن بە جۆرە لە جۆرەکان هەمویان ئێستا داوای پشکی خۆیان و بەرژەوەندی خۆیان و هەندێکیشان داوای مانەوەی خۆیانەکەن باشە ئێران یەکێکە لەوانی کە ئەبێتە سەرەتای ئاڵوگۆڕی جددی نەک بۆ ناوچەکە لەسەر ئاستی عالەمیش بیرکردنەوەکانە گۆڕێ چونکە ئێران ئەو دەوڵەتەیە کە
بە جۆرێک لە جۆرەکان تەزدیری شۆڕشەکە و بە جۆرە جۆرەکان هەڕەشەیە دایم بۆ سەر هەموو ئەو دەوڵەتانی جیهان لەبەرەوەی کە ئەم خۆی بە مستەزعیفە بینێ کە مستەزعفە هەمیشە لە شۆڕشایە هەمیشەش لە ڕوبەڕووبوونەوەیە و هەمیشە ئارەزوی ئەوەکات کە یا هێزی ڕوبەڕووبوونەوەی هەر دەوڵەتێک هێزی ڕوبەڕووبوونەوەی ئامادە بێ یا بیرکردنەوەی ئامادە بێ بۆ ئەوەی کە پلانی خۆی بەرێتە دەرەوەی وڵاتێکی تر کەواتە مەترسی گەورەیە ئەگەر ئەمە بچووک بێتەوە ئاڵوگۆڕی بەسەرابێ پێش هەموو ئەو دەوڵەتانە کورد سوودی لێ بینێ چونکە ئێران ناوچەیەکی گرنگە لە ڕووی جیۆپۆلیتی و جیۆپۆلیتیکەوە و ناوچەیەکی گرنگە لە ڕوویەوەی کە کورد کاریگەریەکی باشی هەیە لەگەڵ هەموو ئەو دەوڵەتە لەگەڵ هەموو ئەو نەتەوە بچووکانی کە لە ئێرانە هەیە و ئەتوانێت کاریگەریەکە دروستکە لەسەر کۆی شۆڕشەکانی باکوور ڕۆژ ئاوا دوای دێمولات کاک لە تیفاتیفەرەت جۆر لە قسەکانی کاک بورهان بووتی ئاڵگۆڕێک لە ئێران پێک بێ کاریگەری لەسەر کورد لەسەر ناوچەکە و تەنانەت تەسیری لەسەر ئاڕوگۆڕ و بیرروباوەڕی جیهانی ژەبێ سەبارەت بە منتەقەکە لەسەر حوتوی ڕابردوودا ئێمە بینیمان خۆپیشاندانەکانی ئێران اعتراض و ناڕەزایەتی خەڵک بۆ نان و بۆ مەسەلەی ناعەدالەتیەوانە ڕنگدانەوەی لەسەر پرۆسە سیاسی و پرۆسەی نیشتیمانی و نەتەوەیش هەبوو هەموو هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانی بەشداریان تێکرد هەندێک پیان وا بۆ هەر ئاڵگۆڕێک لە ئێران پێک بێ تەسیری مثبەتی لەسەر بارودۆخی کورد لە ڕۆژهەڵات و لە تەنانەت لە باشوور بە تایبەتی و لە پارچەکانی تریژە بێ تۆ لەگەڵ ئەمە هاوڕای و پێ دوایام ئاڵگۆڕانە لە داهاتوە ڕوودات ئەگەر بۆ چوونێکەکەی ئەڵێ دوو وڵات لە مانتەقەکەیە لەژێر هەژمەنە و هەیمون و ئاڵگۆڕەکانی بەهاری عەرەبیا دەرچوون کە تورکیا و ئێرانن سڵاو لە تۆ سڵاو لە گوێگران لە میوانەکان زانی پێشەوەی ئێمە قسە لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بکەین بەگشتی قسە لەسەر ئەو حتمیەتی گۆڕانکاریەکەین کە دەمێکە لە نەوەتەکانەوە لە دنیای عەرەبیە و لە ئەم ناوچەیە لە گۆڕانە ئەو قسەی لەسەر پێ حتمیەتی گۆڕانکاری لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی دنیابینی خەڵکاوە دنیابینی خەڵک بەگشتی دنیابینی جەماوەریەوە ینی کرانەوەی بە جەماوەر دروستبوونی ڕای گشتی هەمووانی پەیوەندی بە دیموکراسیەتەوە کە وەختە زۆرە لەبێ ڕەنگە ئێرە جێی نەبێ ئێمە لە باشووری کوردستان ساڵی ڕابردوو تووشی سەرکێشیەکی گەورە بووین کە ئەمە دەبێت قسەی لەسەر بکەین کاریگەری هەبوو بۆ سەرپارچەکانی کوردستانیان نا سەرکێشێکەوە بووە ئێمە ویستمان بچینە مێژووە ئێمە لە دەرەوەی مێژووان تایستا لە دەرەوەی مێژوو بۆ مانایە گەر مێژوو باز نەیە بێت ئێمە ئەو خەڵکانی کە مێژویان درێتوە لە تەقی مێژوانەوانی کە کار لە ناو مێژووەکەن لە پەراوێزیان ئێمە لە دەرەوەیان کاتێ بیە ناوی مێژوو کە تۆ دەوڵەت و تاج و تەخت و بەختە بێ ئێمە داری ئەمەمان نییە ویستمان ئەمە بکەین بەڕاستی هەڵەیەکی گەورەمان کرد ئێسام ساڵ کار لەسەر ڕاستکردنەوەی هەڵەیە دەبێت بکەین یعنی ساڵی 2010 دەبێت کار لەسەر ڕاستکردنەوەی هەڵەیە بکەین ئەوەی کە پەیوەندی بە گۆڕانکاریەوەی لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئێران بەتایبەتی لەو یاریە دەرچوو ئەوەی تۆ قسەی جوانت کرد لەو یاریە دەرچوو کە تورکیاش لێی دەرچوو لەو یاریە دەرچوو کە دەبێت گۆڕانکاری گەورەتیان ڕووی بدا باڵین تاقیکردنەوەک بوو ڕەنگە لە سووریا و یەمەن و مسر و لیبیا و هەندێک شوێن ڕەنگە بە هەڵا مامەڵەی لەگەڵاکرا ئەوەی کە عەرەبەکان بنیاتیان ئەحمەد دكتور احمد تحمان وانا بنياتي لترناك حتميه تغيير في العالم العربي او يعني نتوان رابو شوي كوان بليان ليك دو برو ديمقراطيه برو كرانه برو وخوي بيتدي يعني كاتي خوي قيله تركلا بروجي راسنا واسي قولوا موضوعنا من نات موسره ورده كاري بلا ما ويك زور جرينجا لمبارو دوخيا اويا من بروام وايا ايران تو ناتواني لدروا کار بۆ گۆڕینی بکەیت تەنانەت لە سەردەمی شایشە ساڵی 1979 لە دەرەوە کارت بۆ گۆڕینی نەکرد ڕاستە خومەینی لە پاریس بوو لە دەرەوەی ئێران بوو و ڕاستە کارکتەرە سیاسیەکانی ئاخوندەکان بەشێکی زۆریان لە نەجەف و لە پاریس و لە شوێنانی بوون بەڵام گۆڕانکاری گەورە لە ناو جەرگەی ئێران خۆیان ڕوویدا و خەڵک لە ئێران خوێندکاران لە ئێران ژنان لە ئێران ئازادی خوازان لە ئێران چونکە شۆڕشەکەی 1970 شۆڕشی ئاخوندەکان نەبوو بەتەنیا شۆڕشی هەموو گەلانی ئێران بوو هەموو دیدگا سیاسیەکان بوو تەنانەت لە ڕۆژهەڵاتی کوردستان شۆڕشی دیموکراتەکان و کۆمەڵەکان بوو کاوکاتە دیموکرات و کۆمەڵە بوون یانی بۆیە بە بڕوای من تۆ بێ ئەگەر ئاوا سەیری مۆزوعەکە بکەیت لە دەرەوە ئەم گۆڕانکاریە دەبێت ڕووداوە ئەستەمە یانی تێگەشتێکی هەڵەیە من پێشم وایە تەنیا ئابووری پایەکی گرنگ نییە بۆ گۆڕانکاری
ڕاستە ئەم شۆڕشەی ئەم خۆپیشاندانە ئەمجاری ئێران خۆپیشاندان بوو بۆ ژیانی باشتر و دژی برسێتی و نادادی بوو بەڵام کاتیتە ناو ئێرانەوە کە دۆخی ئێرانە بینی برسێتی هەیە بێکاری هەیە بەڵام ئارامیەکی گەورەش هەیە ئارامیەکی گەورەشەیە ڕاستە ئێران ئۆپۆزیسیۆنی هەیە ئۆپۆزیسیۆنی لە ئەوروپا هەیە لە عێراقێتی لە شوێنی ترێتی بەڵام ئەم ئۆپۆزیسیۆنێکی کاریگەر نین بۆ گۆڕانکاری من هەموو جارێ ئەڵێم ئەوەندەی ئەندازیار بەهادینی ئەدەب لە مەجلیسی ئێرانی ڕۆڵی بینی لە گۆڕانکاریان لە سنەوە و ناوچانە ئەوەندە ڕەنگە حیزبی دیموکرات نەیتوانی بێت لە ماوەی ڕابردووە ببینێ یان حیزبی یا کۆمەڵە بۆیە دەیان جار وتومە ئەکرێ نوێنەرانی باش ناو مەجلیسە ناو ئێرانە ئەو گۆڕانکاریە گەورەی دروست باشە دوای دێم وڵات بەڕێزکاکی حەمید گوێ لە قسەی ئەو بۆچوونی ئەو سێ بەرەزار چێشیان بوو تقریبا هەرسێ ئەو بەڕێزا هاوڕان لەسەرەوەی کە لارکام لە پارچەکان سەرکەوتن و دەستکەوتی زۆر بە دوو هاتووە بەڵام قسەکەوەیە کە بۆ نمونە کاک سیدیق لە سەرەتایەوتی ینی بۆچوونێکی واقعی دەربڕیەوەی کە کوڕ بوو خۆشی گرفتە يعني بۆچی گلەی لە خامنەی و لە ئەردۆگان و لە عەبادی و لە بەشار ئەسەد بکرێ کە بۆ خۆی گرفتە کە بۆ خۆی دەستی ناوەتە بینە قاقای دیموکراسی کە زۆرتر پێم وایە تعبیرێکی حەسەنەوە بوو پرسی ڕیفراندۆمێک گەێنێ بەشێکی زۆر لە دەستکەوتەکانی هەرێمی کوردستان لەبارە بابەتایبەتی کە پێم وایە زۆرتر مەبەستی بەڕێز بارزانی بوو کە هەرێمی کوردستانی تووشی گرفت و کێشە و ئاریشەی زۆر کردووە تەسەوڕەکەم بەشێکی زۆر لە دەستکەوتەکانی گەڕاندەوە دواوە بەڵام لەگەڵەوەدا ئەوەی کە ڕوویداوە ئەوە ڕوویداوە پێویستە لە داهاتوو چی بکرێ بەڵێ پێشەکی ڕێز و سڵاو بۆ میوانە خۆشەویستەکان و رادیۆی دەنجی گەلی کوردستانی خۆشەویست بیسەرانەی رادیۆکە من هەروەکو چەنا بدوتە ئەگەر بێت و دیقەت دەین ڕای هەرسێ هاوڕێی خۆشەویستم زۆر لە یەک نزیکە یاخود دەتوانم بڵێم ئەو باسی کە دەکرێتن لەو چارچێوە زۆر خۆی قەتیز دەداتن بۆیە دەبێتن ئێمە زیاتر و ورتر کاری لەسەر بکرێن و شیکردنەوەی بۆ بکرێتن ئەگەر بێت و تۆ دیقەت دەی لە بەدرێژایی مێژوو شۆڕشەکانی کوردیەک لە دواییەک ئەگەر هەرسیان هێنابێ شکستیان هێنابێ هێندەی بابەتی ینی بابەتیانە هۆکار بووە دەرەچی هۆکار نەبوون کەمترینیان بۆ هۆکارە دەرەچیەکان بۆیە دەبینین ناوەخۆ کاریگەری زیاتر دەبێتن لەسەر ئەوەی چۆن دەتوانی تۆ ئەو شۆڕشە سەرکەوتوو بکەیت و چۆن دەتوانی درێژەی پێ بدەیت و ئامانجەکانی بەدی بێنی مەبەستم لەوە ئەوەیە کە ئێمە زۆر هۆکار هەن لە ڕابردوودا ئەگە بمبووری تۆزێک باسی 2017 بکەین دەبینین هۆکارەکان ئەوە بوون هەم لە شۆڕشەکانی ڕابردووشدا ناتەبایی هەڵەی سیاسی نەبوونی پشتگیری کۆنکرێتی مەبەستم لە پشتگیری کۆنکرێتی ئەوەیە کە هاوڵاتان زۆر زاران پشتگیریان کردوین بەڵام پشتگیریەکان زۆر بڕی نەکردووە لە وەزعێک لە وەزعەکان پەشیمان بوونەتەوە نەیانتوانیوە درێژەی پێ بدەن و لەبەر ئەوە ئێمەش لەبەر ئەوەی وڵاتێکی ڕێکخراوەیی نەبووین و هەموو شۆڕشەکانی ڕابردووش بەگشتی ڕێکخراوەیی نەبوون نەتواندراوە مؤسساتی کاریگەری خۆی هەبێتن وای کردووە کە ئەم شۆڕشە و ئەو ئیدارانە فەشەل بێنن و تووشی شکست ببنەوە ئەوەی لە 2017 ڕوویدا زیاترینیان وەکو جەنابیشت باست کرد ئەوەیە کە دەرەنجامی هەڵەی سیاسی گەورە عینادی ناتەبایی ناوخۆ سەرکردایەتی کورد بە تایبەتی جەنابی کاک مەسعود بارزانی کە دیراسەیەکی باشی هەم دەوروبەرەکەی دیراسەیەکی باشی ئەو مۆزوعیان نەکرد بوو بۆ مەسەلەی ڕیفراندۆمەوانە بۆیە وامان بەسەر هاتوو لە پشتگیری وڵاتان ئێمە بێبەش بووین نەتواندرا پرۆسەکە وە خۆی سەرکەوتوو بێتن ڕقمی ئەوەی زۆر زاریژ یاخود لێرە و لەوێ لە وڵاتان دەوروبەر لەوانەیە پێشنیاری باشمان بۆ کرابێ بەڵام عینادی و غروری سیاسی وای کرد ئەوەش بەشێکی دەگەڕێتەوە بۆ شخصیەتی خۆی دووەمیشان بەشێکی دەگەڕێتەوە بۆ ئەو دەوروبەرەی ئەو ڕاوێژکارانی کە لەگەڵی بوون بە ورتر لەگەڵ هەمووان نەداهات نامۆزعەکان وایان کردکەوە ئێمە شکست بێنین ئەوەی لە هەڤارسیق باسی کە ڕۆژئاوە کە کۆتای بەدەست سەرکەوتنی گەورەکەی شۆڕش دەبێتن یاخود من لەگەڵەوەم کە ڕاستە ڕۆژئاوە ئیدارەیەکی باشی هەیە ڕاستە ڕۆژئاوە سوودی باشی بینی لە پشتگیری وڵاتان هاوپەیمانان ئێمە وەکو ئەوان نەبووین بەڕاستی بەداخەوە ئەوان تەجروبەیەکی باشیان لە ئەزمموی ئێمە وەرگرت دەتوانم بڵێم باشوور بوو بە ئەزمموونێکی
باش بۆ ڕۆژئاوا هەڵەکانی ئێمەیان دیراسە کردو ئەوان دووبارەیان نەکردەوە. ئەوەی بێتەوە سەرەوەی کە ئێران و گۆڕانکاریەکانی لە ئێران ئێمە هەمومان دەزانین وڵاتێکی گەورەیە، نفوسێکی گەورەی هەیە. تا ئێستا ئەو خۆپێشاندانانەی کراوە نەڕێکخراو بوون، نە خۆڕسکن زیاتر. بە درێژایی ماوەی ڕابردووشدا حزبە ئۆپۆزیسیۆنەکان نەیانتوانیوە پێگە و ڕێگی خۆیان باشتر داکتن، باشتر ئیشکەن لە ناو جەماوەر و خەڵک و شانە و خەڵکی خۆیان هەبێتن بتوانن لە خۆپێشاندانەکاندا سوودی لێ بینن، زیاتر فراوانی کەن و یاخود بە شێوەیەک لە شێوەکان دەستکەوتەکانی زیاتر بکەن. بۆیە دەبینین لێرە و لەوێ پچر لە دواییدا بەداخەوە سەرکۆنە دەکرێتن و کب دەکرێتەوە. دێمەولا جەنابەت کاک ئەگەر ئەو من ڕێیەکم لەسەر بۆ چوونەکانی جەنابەت دەربڕیکەوەی کە لە ڕۆژئاوا دوایین نقطەی کوردایەتی بووە تێگەشتم ئەگەر ئشتیبانە بم، بەڵام هەندێک پێیان وا بوو کە خۆپشاندانەکانی ئێرانی هەر ئاڵگۆڕێکە لە داهاتوو پێک دێ ڕەنگە سەرەتای کوردایەتی بێ یا سەرەتای بەشێکی تر لە دەستکەوتەکانی خەڵکی کوردستان بێ لە ڕۆژهەڵاتەوە و ئەوەشم باس کرد کە هەر لەم سەرمێزی گفتوگۆیی ئێمە لە ڕادیۆگەلی کوردستان لە چەند هەفتوو لەوە پێش ئیبراهیم بەرۆ سەرۆکی پێشووی ئەنەکەسە ڕاگەیان کە ئەوەی کە وڵاتان ئەوەی کە بەشار لەسەد بە ئێمە بە کوردی نەکردو پێدە پێمانەکە و خەڵکە خاتە زیندانەکان وەل ئەوە بۆچوونێکی دیژ ئێسا کە لەبەر دەستمایە سەرۆکایەتی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش لە عێراق و سووریا کە ئەمریکا سەرکردایەتیەکە بە فەرمی دروستکردنی سوپایەکی لە شەروانانی سوپای سووریا دیموکرات و یەکینەکانی پاراستنی گەل یا پەگەر ڕاگەیاندووە. ئەمە سەرکەوتنێکە لەو لاشەوە بۆ نمونە ئەنەکەسە و هەندێک لە هێزە هاوپەیمانەکانی پارتی گلەی ئەویان هەیە کە دیموکراسی نییە، ڕێگایان پێ نادرێ و ویستم پرسیاریەوەش لە جەنابەت بکەم چەنە خەباتی ڕۆژهەڵات ئەتوانێت تەسیری مثبەتی هەبێت لەسەر ڕۆژئاوا کە جەنابەت باس کرد کە لووتکەی قۆناغی گەشەکردنی مافەکان یا با بڵێم ئینسیجام و سەرکەوتنی گەورەیە لەگەڵ پارچەکانی تر. وەت ئایا تۆ هەست بە پارادۆکسێک ناکەی لە سیاسەتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لێرە دژی ڕفراندۆمە کەچی لە ڕۆژئاوا پشتیوانی لە فیدرالی هەرێمەکانی کانتۆنەکانەکە و چەک و کەلوپەلی سەربازیانەداتێ لەو بارەیەوە جەنابەت ڕێیچ؟ ئەگەر لە کۆتایی پرسیارێکە وەڵام بدەم باشە کورد چونکە پێم وایە پارادۆکسێک لە ناو سیاسەتی ئەمریکا دەرهەق بە ڕۆژاوای کوردستان و هەرێمی کوردستان نییە. هەرێمی چەکیاندای هەرێمی کوردستانیش چەکیان کرد و پارەیەکی زۆریشیاندا و یارمەتی زۆریشیاندا، بەڵام لە دژی ڕفراندۆمەکەی مەسعود بارزانی وەستانەوە گوتنی ئەمە مەکەن، گەمەیە بە ئاگر گەمە بە ئاگر مەکەن، ئێمە پشتیوانیتان ناکەین بۆ فیدرالی ئامادەینە گەرانتۆر بین بۆی لەگەڵ بەغداد کێشەکانتە لەسەر چارسەر بکەین، بەڵام بۆ دروستکردنی دەوڵەتی سەربەخۆ ئێمە لەگەڵێوەین ئەمان گەمەیەکی ئاگرانی نەمەکەن. ئەوەی کە ئێستا کە هاوپەیمانان چەند ساڵە بۆ هەرێمی کوردستانەکان ئێستا ئەوە خەریکە بۆ ڕۆژاوای کوردستانەکان. پێم وایە لێرەدا پارادۆکسێک نییە، سیاسەتی ئەمریکا ئەوروپا ڕۆژاو بەرامبەر بە سەری کورد زڵاڵە، بەڵام ئەوەی کە خۆی کورد زەڵاڵ نییە کوردە. مەسەلەی ئەو برادرانی ئەنەکەسە و من نامەوەی ینی بێمە سەر تایبەت سەر هەندێک مەسەل، بەڵام ئەگەر لە بۆچوونی من هەڵاتی گەشتێکی بدەمێ ڕاستکەمەوە من نەموتێنێ ڕۆژ ئەوای کوردستان بیتە لووتکە، بەڵام لە ئەمڕۆدا ظروفی سیاسی بۆ بەشەکانی تری کوردستان ڕۆژئاوای کوردستان نمونەیەکە مە ڕاستیەکە. بەڵام ئەوەی کە برادرانی ئەنەکەسە باسەکەن، برادرانی ئەنەکەسە بەرنامەیەکی نەتەوەییان نییە بۆ ڕۆژئاوای کوردستان. زۆر ئاشکرایە ئەوان لەگەڵ ئەردوغان ڕێککەوتون 10,000 چەکداریان دروست کردووە بە پارەی هەرێمی کوردستان، بە قوتی خەڵکی عایلەی شەهیدان و بە قوتی پێشمەرگە و خانەنشینانی هەرێمی کوردستان 10,000 چەکداریان بۆ ئەنەکەسە ئامادە کردووە. بۆچی ئامادەیان کردووە؟ شەڕی ئەسەد بکەن؟ نەخێر. شەڕی داعش بکەن؟ نەخێر. یانەوێ بچن لەسەر ڕۆژئاوای کوردستان لەسەر حاضری دانیشن 50 ئەمە شتێکی خەڵەیە. ئەوەی تر کە برادرانی ئەنەکەسە ئەڵێ ئەوەی لە دەستی ئەسەدمان نەبین و لە دەستی پەیادەمان بینە ڕاوگەتە چکە ئەوان هیچ مشکلیان لەگەلەتە نەبووە. زۆرێک لەو حزبانە پەیوەندی زۆر باشیان لەگەڵ حزبی بەعەس بووە، لەگەڵ استخبارات بووە، مشکلیان نەبووە. ئەگەر کێشەیەکیان ئەمڕۆکە لەگەڵ پەیادە من نوێنەری پەیادەنی من دیفاع لە کەس نەکەم، وەکو کەسێکی چاودێری سیاسی کە ڕۆژانە تاقیبی وەضعەکە من ئەم هەڵسانگەر نەکەم. ئەنا کەسە لەگەڵ بەرنامەی ئەردوغاندا و ئێستا کە حاڵی حاضر دەبێنەوە تا ئێستا کە
لەلایەن ئەردۆغانەوە حەقی تۆپبارانێکە بمبارانەکە ئەنا کەسە ئامادەی چ بکات لە دژی ئەردۆغان لە دژی ئەو هێڕەشانەی ئەردۆغان چ بەرنامەیەکی هیچ ئەو دەیەوێت بچێت لەگەڵ ئەنا کەسە لەگەڵ گروپە سەلەفیە تیرۆریستەکان ڕێککەوتووە لەنەوە بەرەی ئەواندا ئەوەی کێسەکە لە ئیدلیبن خەریکن چەک دەکرێت ئەوانەی کە لەگەڵ نیتی تورکیا لە خەریکی گەلە کۆمەڵە لە دژی ڕۆژاوای کوردستان ئەوان لەگەڵ بەرنامەیە کار دەکەن بۆی ناتوان لەگەڵ پەیادا بجوڵێنەوە چکە هەم سیاست شتێکی زۆر زۆر هەستیارە کاکەنەوە یعنی سیاست ئەمەیە ئەبێ هێڵەکان یەک جا بکرێنەوە یعنی تۆ لەگەڵ دوژمنی یا لەگەڵ بەرەکەی دیژی دوژمنی ئێستا شەڕێکی زۆر سەخت لە نێوان پەیەدا یەکەگە لەگەڵ دەوڵەتی تورکیا هەیە حتى دوێنێ کە ئەردۆغان تهدیدی کردووە یەک هەفتە مۆڵەتی داوە بە ئەمریکا و بە ئەڵێ بە هەفتەیەکی تر من عەقیم بەسەریاندا ئەڕوخێنمە خوارەوە فەرموو بە ئەنەکەسە 10,000 چەکداریە با بچێت دیفاع بکە با لە دژی دەوڵەتی تورکیاوە ئەمە ئەکە ناکە ئەوان دەیانوێت بەرنامەی ئەردۆغان جێبەجێکەن و من پێم وایە پەیادە لەمە شتێکی باشی کردووە پەیادە وتو وەرن سیاست بکەن بەڵام من ڕێگە بە چەکداری دووەم نادەم ئەمە شتێکی هەڵەیە یەکێک لە هەڵەکانی هەر گەورەی باشووری کوردستان ئەمەیە کە 2,000 چەکداریەیە باشە خۆپیشاندانەکانی ڕۆژهەڵات خۆپیشاندانەکانی ڕۆژهەڵاتی کوردستان من پێم وایە هەندێک لە برادرانی کۆمەڵی ئێسرابوونی ناڵێن بە شێوەیەکی گشتی هەندێک پەلەیان کرد یعنی لە مەسلەی ئەو خۆ سەرهەڵدان و ئەو شتەی پێش هاتنەی کە لە ئێران بوو نەکە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئێران بوو دەبێت کە کاری هەڵاتی کوردستان کرد هەندێک پێش حادثەکە کەوتن یعنی ئەم سەرهەڵدانەی خەڵکی ئێران سەرهەڵدانێکە بۆ چاکسازی ئابووری سەرەتا بۆ چاکسازی ئابووری دوای ئەمەش بۆ ئەوە گەڕایەوە کە خەڵک داوای گۆڕانکاری سیستەم و ڕژیمی کرد ڕژیمی ئیران لەگەڵ دەخوازیەکانی ئەم ڕێگەلی ئێران دێتەوە نەخێر نایێتەوە هەموو کەسێک لە سێدارەیە درێ بە کەمترین سزا لە سێدارەیە درێ ئەمە خۆی پێشێلکردنیکی فەقتی مافی مرۆڤە یعنی تێگەهێشتن و بەهاکانی سەردەمی ئێستای گەردوونی لەگەڵ ئەمە نیەت و لەسەر فکرێکی سیاسی لەسەر دەربڕینێکی ئایدۆلۆژیانە تۆ ئینسانی ئەدام بکەیت ئەمە شتێکە کە زۆر زۆر باشە دیکتاتۆری پاشانەیە وە لە لای ترەوە من ئێستاش قەناعەتم وایە لە ڕۆژ یەکەمیشەوە وتومە ملەتی ئێران بە تایبەتی ملەتی فارس دەستوەردانی دەرەکی قبول ناکە ئەمە لە بێژی 2500 ساڵە ملەتی فارس دەستوەردانی دەرەکی قبول نەکردووە لە 2500 ساڵ بۆ ئەمڕۆکەش قبولی نەکردووە ئەمە ئەگەر تۆ بۆ سەردەمی ساسانیەکان لە دژی یۆنانیەکان شەڕیان کردووە حتا لە دژی سەڵبانی شەڕیان کردووە بۆیە من پێم وایە ئەوەی کە وای کرد شکستی سەرهەڵدانەکانی ئێران بخوا ڕژێم نەبوو بەڵکو ئەمریکا بوو لێدوانەکانی ئەمریکا وای کرد کە خەڵکی ئێران لە سەرهەڵدانەکان بکشێتە دواوە کە خەڵک شیعاری مجاهدین خەڵکیان هەڵدا شیعاری سەڵتەنەتیان هەڵدا ملەتی ئێران مجاهدی خەڵک قبول ناکە کاگەش کە وەختی خۆی مجاهدی خەڵک لەگەڵ سەداد نێرشی ئێرانی کردووە من خۆم شخصا لە حەشتاکان گەنجێکم دواندووە کە پاسار بووە کۆمونیست بووە خۆی پێیوتم وتی من کۆمونیستم بەڵام پاسار بووتم چۆن ئەبێ کە تۆ پاسار بی و حزب الله و پازار بی هەم کۆمونیستی هەم حزب الله بی وتی من حزب الله بی من پاسارم وتی مەی چێکێ وتی من وەکو کەسێک دیفاع لە خاکی خۆدم چکە سەداد خاکی میداوێت ئەمە واقعیکی ملەتی ئێرانە یعنی ملەتی ئێران وایە دەستوەردانی داخلی دەرێکی قبول ناکە بەپێم وایە ئەگەر ئەمریکا و ئەوروپا بەو شێوەیە بەتایبەتی ئەمریکا بەو شێوەی دوای نەکردە ئیسرائیل وای نەکردە سەرهەڵدانەکانی ئێران گەشەیە باشە کاک ئەگەرێتەوە سەلایەکی تر دەمەوێت ئاماژەی پێ بکەن ئەگەر ئیجازە بێ حزبەکانی ئێمەی ڕۆژهەڵاتی کوردستان ئامادە نین ئەگەر سوبەی نییە لە ڕۆژهەڵاتی کوردستان زڵوفێکیش بێتە پێشەوە حزبەکانی ئێرە ناتوانێت هیچ سۆڵێکیان هەبێت چکە زۆر دواکەوتوو زۆر لە دوای ئەو گەنجانن کە ئێستا کە لە ڕۆژهەڵاتی کوردستان کارەکەن ئەو بەڕێزە کە باس کرد ببووری کە ناوی کرمیا هەندێک لە کوردە پەرلەمانەکانی ئێران کە لە ئێراندا کۆکی لە داخوازی خەڵکەکان هەموو معارەزەی کوردی ئێران ناتوانێت ئەمە بکات کەواتە زۆر دواکەوتووە بە عەقڵێکی کۆن بیرەکاتەوە ئەمە ناتوانێت ڕێبەرایەتی سەرهەڵدانەکانی باشە باشە دێمەولات دوجار دێمەولات کاک بورهان بۆ چوونێک هەیە کە سەرڕای ئەوەی کە ئێوە هەمووتان قسەتان لەسەر بۆ نەخۆشاندانەکانی ئێران کرد کە بۆ منە پەیوەندی هەیە ڕاستەخۆ پەیوەندیە بە چارنووسی کردو بەڵام هەندێک گەڵێن جگە لەو بۆ چوونانەی بەڕێز کاک سدیق کە پێی وایە دەخالەتی ئەمریکا
و لێدوانە خێرا و گرنگەکانی ترامپ لە چەند ڕۆژەیە و شیعاراتی مجاهدینی خەڵق و شیعاراتی سەڵتەنە تەڵەبەکانی بنەماڵی پەهلەوی وای کرد کە ئاڕاستی خۆپیشاندانەکان بە لە ڕێدا بەرێ وە سەرکەوتوو نەبێ بەڵام هەندێکی ژەڵێن خەڵک لەو واقعەتە تێگەیشتووە کە خۆپیشاندان بۆچی بێ بۆچی ڕژێم و سیستەمەکانیان بڕوخێنن لە کاتێکا لە عێراق سیستەمەکە ڕووخاوە خەڵک تووشی نەهامەتی بووە لە سووریا سیستەمەکە ڕاستە نەڕووخاوە بەڵام 500,000 کەس بوونە قوربانی لە لیبیا سیستەمەکە ڕووخاوە خەڵک خۆزگە بە محەممەد قەزافیە خوازن و لە یەمەن و لە هەر شوێنێک خەڵک بۆچی ئاڵوگۆڕێک پێک بێنێ کە دوجار پەشێمان بێتەوە یان شەڕی ناوخۆ و کێشە ململانیەکانی ناوخۆوا بکە کە خەڵک ناچار بن ئەم سیستەمە نەگۆڕن پێ دوای ئەم بۆچوونە ڕاستە یان ئەم ئاڵوگۆڕانە حتمیە چ تورکیا تو ئێرانتە لە منتەقەیە پێویستی بە ئاڵوگۆڕی جدی هەیە و پێویستە یا منتەقەکە هەمووی ببێ بە ئەوەی کە هەیە شەڕ و ئاژا و مەترسی یا پێویستە ئارامی بۆ هەمووان بێ بەڵێ ئاڵوگۆڕ ئێستا بۆ بە شتێکی حتمی چونکە بەدەر لەوەی کە پێداویستیە ناوخۆیەکانی ئێران داوای ئاڵوگۆڕەکە و سیاسەتی نێودەوڵەتیش خواستی هەیە لەسەر ئاڵوگۆڕی ناوچەکە و تایبەتی وڵاتی ئێران بەگوتمانم وڵاتی ئێران وڵاتێکی مؤسسەیی مەترسی دروست کردووە لەسەر دەوڵەتان و تا بە ئاشکرا ئاڵەیەکێکە لە دەوڵەتە تێروریستەکان کە پشتیوانی تیرۆریستیشەکە و تەزیری شۆڕشەکەمە ئەعلانێکە وەک دەوڵەت بۆ ئەگەر من هەڵە نەبم یەکەم جارە لەسەر ئاستی ئەمریکا و زلهێزەکان دەوڵەتێکی تیرۆریستی هەبێ یا دەوڵەتێکە بێ بەڕاستەوە خۆ پشتیری تیرۆر بکە ئەمان ئەلانی ئەماکەن قسە لەسەر ئەماکەن کەواتە دوو پێداویستی ناوخۆی و دەرەکی هەیە بۆ ئاڵوگۆڕ ئێران ڕاستە تەواوە دقیق تاکسیق ڕاستەکە ئەلەکسەر بیرکردنەوە وایە و مێژوو ژوامان پێڵێ ئێران لە ناوخۆی خۆیان زۆر درەنگ حەز لە ئاڵوگۆڕەکە چونکە هەر لە سەردەمی سەفەویەکانەوە سێری بکەی ئاڵوگۆڕی ناوخۆیی زۆر بە زەحمەت کراوە لەبەرەوەی ئەوان پەیوەستن بە دووشتەوە کە کۆیان نکاتەوە یەکەمیان فارزبوونەکەیان دووهەمیان شیعەبوونەکەیان لە دەرەوەی ئەمە لە جیهانە پاڵپشتی تریان نییە بۆیە هەمیشە ئەمە هێزێکە بۆ کۆکردنەوەی خۆیان و سیاست و بەڕێوەبردننی ئێرانیش جۆرێک لە جۆرەکان زۆر عەقلانە ئەمانەی جوڵاندووە هەر لە مزگەوتەوە دەستی پێ کردووە تا ناو خێزانەکان و تا ئاسی تاگ ڕۆشتووە و کاریگەری مێژووی دروست کردووە لەسەر ئەمە بەڵام ئێران بێگومانم لەوەی کە ئێران ئاڵوگۆڕێکی تیاکرێ چونکە خواستەکە خواستێکی ناوخۆیی دروست بووە کە لەسەر کورد دەبێت لە باشوور لە پارچەکانی بێگومان ئێران ئەو دەوڵەتەیە کە تا ئێستا توانیوێتی زۆر بە تۆکمەیی و پشتی بەخۆی بەستۆ و خۆی پاراستو و توانیویشێتی لە پشت بەخۆ بەستنەکەی ناوخۆی خۆی لە ئاوری و سیاسیە کاریگەری سەر گیان دروست بکە ئەگەر ئەم هێزە ئەم دەوڵەتە چێکچڕژا و خۆقایمە بڕوخێ کاریگەری لەسەر هەموو ئەو دەوڵەتانە بێ من دووسێ ڕێکەوتنامی جیهانی دووسێ ڕێکەوتنامە بیرە خەمەوە لە ڕێکەوتنامەی زەهاوی و ئەرزڕۆمی 1 و ئەرزڕۆمی 2 لە سەردەمی سەفەویەکان و عوسمانەکانە کە بەسراوە ئەم دوانە ئەم سێ ڕێکەوتنە سێ ڕێکەوتن کە تا ئەم ساتەی ئێستا تۆکمەی ئێران و تورکیای پاراستووە هەر جوڵەیەک لە کوردستانی تورکیا بکرێ ئێرانیەتە سەرخەت بۆی هەر جوڵەیەک لە ئێران بکرێت تورکیا پشتیوانیەکە نزیکبوونەوەی ئەم دوانە هەمیشە مەترسی بۆ سەر کورد بوو کەواتە لێکترازانی ئەم دوانە قازانجی بۆ کورد هەیە نمونەیەک بۆ هێنمەوە کە وازەحتر بێ ئەگەر لە ئێرانە ڕوخان دروست بێ کوردەکان بە ئاسانی ئەزمونمان هەیە لە 79 توانیتان کوردستان ڕزگار بکەنەوە یا بچنە دواست خاڵی سنوودی کوردستان بەڵام بۆ هی سیاسەتی هەڵەوە تووشی و تێشکان نەبوون و پشتیوانی نەدەوڵەتیشان نەبوو بە ئاسانی ئەچنەوە ئەو منتیقانە ئازادکردنی یا ڕزگارکردنی بە شێوازێکی عسکەری ڕزگارکردنی کوردستانی ئێران پاڵپشتێکی گرنگە بێ بۆ کوردستانی باکوور بە تایبەتی من ڕاستە من بیرکردنەوەی من لای من لەوانەیە شێوازێکی جیاواز بێ کە کوردستانی باکوور بوا ببینم کوردستانی باکوور ڕزگار بێ چوار پارچەکەی تر سێ پارچەکەی تر ئاسانتر ڕزگارە بێ بەڵام ئێران جۆرێ لە جۆرەکان بڕوخێ کوردەکان تەسیراتیان لەسەر شۆشەکانی ئەمدی و لەسەر شۆشەکانی باکوور لەسەر ڕۆژهەڵاتیش ئەبێ زۆر باشە دێم وڵاتکار لەتیب بۆچوونێکی پارادۆکسەیە لە نێوان بۆچوونەکەی تۆ کاکسدیق یا بابڵم تۆ کاکبورهان و کاکسدیق لەلای کاکسدیق پێ وایە کە ئەم هێزە سنەتیانەی کوردستانی ئێرهۆڵەڕات یا ڕۆژهەڵاتی کوردستان ناتوان ئەو دۆر و نەخشیان هەبێ بیرکردنەوە و تێڕوانین و استراتیژیان بۆ داهاتووی ڕۆژهەڵات نەیتوانیوە کاریگەر بێ و تۆشوتت کۆمەڵە و دیموکراتەکان چ لە ڕابردوو چ لە ئایندەشە ئەتوان ڕۆڵ و تەسیدانن ئەو کاکبورهانیش وتی ئەوانە لە داهاتوو ئەتوان دەور و نەخشیان هەبێ ئەم پارادۆکسە چۆن نەتوانرێت بخرێتە سەر یەک هێڵی گشتی لە پێناو بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان لە ئێستاە
ئێمە لە ماوەی 2007 ڕابردوودا ئەو بۆچوونانەی ئێوەمان بە ئاشکرا هەست پێ کرد لە نێوان لێدوانەکانی بەڕێز عەبدوڵڵا موتەدی و مستەفا هیجری سکرتێری گشتی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران و کۆمەڵە شۆڕژێری زەحمەتچان بەرامبەر بە پاژاک و پارتی کە پێیان وابوو ئەوان دەخالەت دەکەن و هەوان هەرگیز ڕێگا نادەن کوێخایەکی تر بۆ ڕۆژهەڵات داتاشرێ مەبەستیانەوە بۆی کە پۆپەیە دەکراوە پەکە کردوێتی لە ڕۆژاوە ڕێگا نادەن لە ڕۆژهەڵات دووبارە بێتەوە. پێ دوایە چۆن ئەم هەموو گژی و ئاڵۆزیانە ینی بخرێتە سەر سکەیەک لە پێناودا هاتووی ڕۆشن و بەرزەوەندی خەڵکی کوردستان. پێشەوە ئەمێ دوو چێبینی بچوو گوڵێم یەک پارچەکانی کوردستان هەمیان تەواوکەری یەکن. من با نمونەیەکی زنو بێنم باشووری کوردستان نەهێشت کۆبانی بکەوە بەشێ بوو لە ئەو هێزەی کە نەهێشت کۆبانی بکەوە نەکەوتنی کۆبانی هەم پێکەوەی کوردی نیشاندا هەم ئەو پشتگیری هاوپەیانی دەبێت بەچاو بگرین کە ڕۆڵی هەبوو لە نەکەوتنیا بە بیریشت نەچێت زۆربەی شەهیدەکانی باکوور کۆبانی باکووری بوون کەواتە باکوور و باشوور و ڕۆژهەڵات تەواوکەری یەکترن نابێ پارچە پارچە و بە جیاوازی بێین قسە لەسەرەوە بکەین کە ئەمانە کاریگەریان بۆ سەرێکتر نابێ یا هاوکاری یەکتر نابن یا پاپشت یەکتر نابن یان شتان ئەمە یەک. دوو مەسەلەی خوێندنەوە بۆ تیرۆر بەو جۆرەی کە ئەمریکا و ئەوروپای کەن هەڵەیەکی گەورەی ئێمەژمان خوێندنەوەمانە بێ کاکە ئەمریکا و ئەوروپا خوێندنەوەیان بۆ تیرۆر و تیرۆریزمەوە یەکە پەکەکە هێزێکی تیرۆریستە دەی لای من و لای تۆ لای خەڵکی کورد تیرۆریست نییە ئەوە هێزی نیزامی تورکیە تیرۆریستە دەیەکانە ڕوخێنێ وێرانیەکە حکمی عرفی ڕاگەێنێ خەڵک تیرۆرەکە کچ و کوڕ لە مەکتەب دەرەکە زمانی کوردی قەدەغاکە یعنی ئەم خوێندنەوانە دەبێ یەکلا نابێ بە هەمان دیدگای ئەوروپی و ئەمریکی خوێندنەوەمان بۆ تیرۆر و بۆ بابەتەکانم حتا بۆ دیموکراسیش ئەو دیموکراسەتی کە من لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ناوچانە قسەی لەسەرەکەم نابێ هەمان ئەو دیموکراسەتێک کە لە ڕۆژاوا قسەی لەسەرەکە بێ دیموکراسی ڕۆژهەڵاتی لەگەڵ دیموکراسی ڕۆژاوایە جیاوازی زۆرە ئەمە ڕەنگە لەم بەرنامەیە نەکرێ قسەی لەسەر بکەین بەڵام هەموو دوودێژ قسەی زۆر دوودێژەیە و دەیان بیرمەند و نووسەر لە ڕۆژاوا و ڕۆژهەڵات قسەیان باشە تۆ وەرە سەرەوەی تێڕوان ئەو تێڕۆ ئەو پارادۆکسی کە لە نێوان بۆچوونەکانیەوە ئەمە بێمە سەرەو خاڵە من نەموت هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەوەندە کاریگەریان ماوە بەڵام پێم وایە ئەم هێزانە هێزی ڕۆژهەڵاتی کوردستانن پەکەکە هین دیموکراتەکان و کۆمەڵەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان و مناڵی ڕۆژهەڵاتی کوردستانن خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانن خەڵکی کوچە و کەنارەکانی سەردەشت و مەهاباد و بانە و سنەوە و شوێنانن ئەمانە دەور و تەسیریانە بێ بەڵام بەو مانایەنە وە گوتم جەلالی زادە و بەهادینی ئەدەبوانە جاریوا بۆ ڕۆڵی گەورەتیان هەبوو لە ناو مەجلیسی بەڵێن ناو پەرلەمانی ئێرانیە بۆیە بە بڕوای من دەبێت هێزە ناوەکیەکە هێزی ناوچی هێزی ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستان ئەوانەی کە گۆڤارە جدیەکانی کوردستان و ڕاغە و ئەوانەیان دەرەکرد ئەوانەی کە ڕۆژنامەکانی ئاشتی و ئاسۆ ئەوانەیان دەرەکرد لەگەڵ هێزی دەرەکچیە ئۆپۆزیسیۆنەکانیە پەیوەندیەکی تۆڵیانە بێ و بەیەکەوە ئەم گۆڕانکاریە بکەن تۆ بیرت نەچێ کوردبوون لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆر گەشتۆتە شوێنێکی تر گەشتۆتە ئیلام گەشتۆتە شارکوور گەشتۆتە زۆر شوێنی تر کە پێشتر تیای نەبوو ئەمە گەشەکردنێکی گەورەیە لە کورد بوونا یا لە کوردستانی بوونا من لەم ڕۆژانەی پێشوان لە سەر پێلی زەهاو بووم سەرپێلی زاو و ئەو ناوچانە ئاستی کوردبوون و کوردایەتی گەشتۆتە ئاتێکی زۆر بەس لە تێگەشتنی ئینسانەکان بۆ کوردبوون و کوردایەتی بۆیە ئەمە مای خۆشبەختیە بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە ئێمە بڕوامان با هەڵوەشانەوە و تێکدانی ئێران هەبێ بەو مانایی کە ئەمریکا ئەوێ من لام وایە ئەمریکا و فەڕەنسا و ئەوروپا بە جۆرێک ئەیانەوێ ئێران بچێت کە من نامێ باشە من بڕوام بە گۆڕانکاری لەسەر خۆ و نەرم هەیە و بڕاشم وایە گەلی کورد و گەلی فارس و گەلی بەلوج و تورک و ئانە دەبێت بەیەکەوە بژین درا ئەگەر بەیەک شۆ لە یەک ماڵە نەژین دەبێت دراوسەی باشە دوای دێمە وڵات کاکیوە بە پرسیارێک لە سەبارەت بە باشووری کوردستان لە جەنابەت بکەم ئێمە دەستکەوتی زۆرمان بەدەستهێنابوو دەرەنجامی سیاسەت و هەڵەی بارزانی بە ئینادی لەسەر ڕیفراندۆم و بە دەستا و دەستنەکردنی دەسەڵات و بە کەیسی گەندەڵی و ناشەفافی لە مەسلەی نەود لەسەری ژێتی و پارتی یا لەسەر حکومەت هێرێمی کوردستان وای کرد کە بارودۆخێکی ناهەموار بێتە پێشەوە 150 خاچ کوردستان لەدەست بین و نزیکەی 534 بیرەنەوە لەدەست بدەین و قەیرانی دارایی ڕوو لە بەشێکی زۆر لە چین و توێژ و شەریحەکانی کۆمەلگای کوردستان بکە پێدوانی ئەوەی کە کرا یعنی بەشێک لە ئەو ئێنرژی و ئەو ئاسۆیی کە ئابوو لە داهاتووە پارچەکانی تری کوردستان لێوەرگرن لە باشوورەوە لە دەستماندا یا با بڵێم بووینە سەبەبی ئەوەی کە نەتوانین داهاتووی کورد باشتر
بەرنامە ڕێش بکەین یانەوەی ئەگەر ئێمە سیاسەتێکی دروستمان کردایە نەوت بۆ خەڵک بیایە شەفافێتی زیاتر هەبیایە دەستا و دەستی بارزانی لە سەرۆکایەتی هەرێم و حکوومەت و پەرلەمان هەبیایە نەک سەرۆکی پەرلەمان داخی ئێمە بەشێکی گرنگتر بووین بۆ ڕۆژهەڵات و بۆ ڕۆژئاوا بۆ باکوور بە دڵنیاییەوە خۆی هەموو کارێک کاردانەوەی هەیە باشە کاردانەوەکانیشمان بینی بەرامبەر ئەوەی کە ڕیفراندۆم کرا هەرچەندە لەوانەیە مەسەلەن بەشێکی سێ بەشی با بڵێن ڕیفراندۆم و بەس بەشێکی بەرنامەی هێزەکانی عێراق و عێراق هەر هەبووە ئەگەر دیقەدەین هێزەکانی خۆی هەموو لە ئاخر و پەرستانی خۆی دژ بە داعش لە منتیقی حەویجەوانە کۆکردەوە هێزێکی زۆر لێ کۆکردەوە ئەگەر ڕیفراندۆمیش نەبووە بە دیوەکەی تریان ئەو هێرشەی هەر دەکرد و هەر مەبەستی بوو کورد لاوەز بکە و کەرکووک بگەڕێنێتەوە لای خۆی ئەوەیان ڕاستە بەڵام لە سەروی هەمووشیانەوە ئەو سیاسەتە غەڵەتەی بەناو سەرۆکی هەرێم و جەنابی کاک مەسعود بارزانی کردی باشتر مۆزوعەکانیان نەخوێندەوە هاوتەبانە بوون لەگەڵ سکۆی حیزبەکان و ئەوانە کاریگەری خۆی هەبوو سەبارەت بەوەی تریان من دەمەوێت ئەوە بڵێم کە بە دڵنیاییەوە تا ماڵی کورد لە باشووری کوردستان یەک نەخرێتەوە کۆی پرسەکان یەک نەخرێن بە دڵنیاییەوە کاریگەری زۆری دەبێت هەم لەسەر ڕۆژهەڵات و باکوور و ڕۆژاوە دەبێت ئەوەش لە بیر نەکەین کاک ئەنوەر ئێمە باکوورمانەیە باکوور شۆڕ هێزێکی سەگداری زۆری گیانفیدای مقاومەت و لە خۆ بردوو هەیە کە پێی دەوترێت پەکەکە ئەمانەش کاکە گیان دوورمە بینە لە ئایندەیەکی نزیکدا شۆڕشێکی سەگداری گەورەی لە ناوچەکەدا بکەن بەرنامەیان هەبێتن بە پێی بارودۆخی ئەم ناوچە و پێویستیەکانی کە دێنە پێشەوە لەبەرەوەی کە دیقەت دێن تورکیا لە ڕووی سیاسەتەوە تووشی کێشەیەکی گەورە بووە لە ناوخۆیاندا لە سیاسەتدا بەردەوام کێشەگرفتی نوێ دێتە پێشەوە نەتوانەوە ببنە ئەندام لە ئەوروپی لەبەر ئەوە بۆیە بەشێک لەوانەیە کە بەرەو ئیسلامی بوونە تا کاریگەری خۆی کردوتە سەر ئەوەشیان دەبێت لە بیر نەکەین کە شۆڕشەکان بەیەکەوە گرێدراون ئەوەی گوتم کە لە باشووری کوردستان تا ماڵی کورد یەک نەخرێتەوە کاریگەری تەمان زۆری دەبێتن لەسەر ڕۆژئاوا و ڕۆژهەڵات و هەم باکووریش بۆیە ئێران و تورکیا لە نەتیجە خۆپێشاندانەکانی ئێران لە نەتیجە تورکیا دژە بە شێوەیەک لە شێوەکانیش عێراق ئەوە هەر بەخۆی لە ناو مۆزوعەکەدایە لەو دیشیان دەبینین کە سووریاش وە خۆی ڕۆلی خۆی دەوێت ببینێتن لە دژایەتیکردنی خۆپێشاندانە بەڵام واقعی وڵاتەکەی وای کردووە کە زۆرینەی کەوتۆتە دەست کوردەوە بەڵێ هێزە کوردیەکانەوەوانەوە بۆیە وای کردووەکەەوە ڕۆلی زەعیبتر باشن بۆیە لە کۆتایی من دەڵێم خۆپێشاندانەکانی ئێران باچڕ نەکرێت و تەنها لەسە بەو شێوەیە باز بکرێت تەنها کورد کردوێت یەکە دیقەدەن لە زۆر شار و شارە گەورەکانی تری کوردیژنی کران هەموو قەوارەیەک هەموو زۆرداریەک کە تەواو دەگاتە لوتکەی خۆی لە لوتکەی زۆرداری بە کۆ هەموو لایەک دژی دەوەستنەوە لە ئێرانیش ئەگەر دیقەت دێن هەم کوردەکان لەوانەیە زۆرترین فرسەت دەتوانین بێنن لە سوود وەرگن لە خۆپێشاندانانە بەڵام فارس و ئەزەم و ئازەریەکان وانە شەموش بەشدار بوونیان دەور و نەخشی زۆریان هەبوو ڕاستە با ئەگەر کاکستی ئەگەر دواییم پرسیار لە جەناب بکەم کاتی بەرنامەکەمان زۆری نەماوە ئەوەیە کە ئەگەر جەناب سوورەیەکی ئام و گشتی بدەی بە من یا بە بیسەرانی ڕادیۆی گەلی کوردستان سەبارەت بە ئایندەی کورد لە ناوچەکەیە چیە بێ بۆ نمونە کاکیواوتی احتیمالی شەڕێکی گەورە یا شەڕێکی تازە و کاریگەر لە نێوان هەپەگا و حکوومەتی تورکیا هەیە کە ئیمکانی هەیە بە تایبەتیەوەی کە جەنابەت باس کرد بۆی پەلامەردانی تورکیا لە ئەفرین و ڕەنگە قەیرانەکانی نێوان ڕۆژئاوا چ ئەنەکەسە و هێزەکانی سووریای دیموکراتیا با بڵێن پێ دەلەلایەک و چێ تورکیا و حکوومەتەکانی کانتۆنەکانی ڕۆژاوا سەرڵدا و لە ڕۆژهەڵات احتیمالی ئەم خۆپیشاندانە سەرڵاتەوە سەرڕای ئەو خلافی کە لە نێوان پەژاک و کۆمەڵ و دیموکرات هەیە کە بێگومان ئەوان بە پەکەکەی ئەزانن و لە باشووریش هێشتا حکوومەتی هەرێمی کوردستان هێشتا یەکێتی و پارتی هێشتا هێزە سیاسیەکان لەژێر تەپوتۆزی شکستی دوای ڕفراندۆم دەرنەچوون ئەگەر جەنابن لە کۆی ئەوانە سوورەیەک بێ بە من کورد لە داهاتووە لە ساڵی 2010 ئەبێ نەخشە ڕێگای چی بێ ئەبێ ئەوا بڵێم سوورەکە چی لێ دێ بۆ خەڵک ڕۆشن بێ زۆر جوانە پێم وایە ئەو سیستەمەی کە سەد ساڵی ڕابردوو لە
ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەبووە کە ئەم دەسەڵاتەی ئێستاکەی هەرێمی کوردستان بەشێکە لەم سیستەمە بەرەو کۆتایی ئاوە سەدساڵی داهاتوو سەدەی 21ەم نە بە دیکتاتۆرەکان بەڕێوەیەچێ نە بە مەلاکان بەڕێوەیەچێ و نە بە تێگەیشتنی ملیگەرایی کەسک بەڕێوەیەچێ نە بە بنەماڵە بەڕێوەیەچێ تەواو سیستەمێکی دیموکراسی پێشکەوتوو جیهانی هەبێ یا ئەوەتە دنیا هەر هەمووی بەرەو کارەساتێکی گەورە ئاڕوە یا ئەوەتە بەرە ئەگەر عقلی تەندروست فەرمانڕەوەیە کە پێم پێ وایە فەرمانڕەوەیە ئەم سیستەمەی کۆن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەڵدەوەشێتەوە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو من ناڵم ئەبێ بە جەنەت الماوە بەڵام بەرەو دیموکراسی بەرەو گەشەکردنی پێشکەوتن ئاڕوە من بەو شێوەیە ئەبینم یعنی بۆ نمونە ئەو هەموو گرنگی دانەی ئەوروپا بۆ مەسلەی کورد لە سەدەی 21ەمدا بۆ ئەمە ئەگەڕێتەوە کە هەم لە ڕۆی جیۆستراتیجیەوە هەم لە ڕۆی جیۆپۆلیتیکیەوە کوردستان ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە ئەمە کوردستان هەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسیا ئەگەیانێتە یەک و لای تریشەوە ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە بۆ دیموکراتیزەکردنی ناو باش بۆچی چونکە نیظامی دیکتاتۆری تاکو ئێستاکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستماوەتەوەش چاپ قەڵایە ئەمە عێراقا تاکو ئێستاکە دیموکراتیزە نەبووە ئەمە سووریایە ئەمە تورکیا ئەمە ئێرانە یعنی ڕاستە تورکیا ئەندامی ناتوێت بەڵام ئەمە نزیکەی 20 ساڵە تورکیا بوویتە کۆس لە بەردەم پێشکەوتنەکانی وڵاتانی ڕۆژ ئەوە بە تایبەتی ئەمە لە عێراقا ئەمە لە سووریایەوە حتا بڕوا بکەن ئەگەر پێشکەوتنێک لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێرانش دروست ببێ دیسا تورکیا لە جی ئەوەتێتەوە ئەمانە دەیانەوێت قەڵای دەوڵەت نەتەوە بپارێزن یعنی پێم وایە قەڵای دەوڵەت نەتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو ڕوخانەچێ و ئەوەی نێکبەتیشی بۆ گەلی کورد و بۆ گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستنەوە ئەم مەفهومە دیکتاتۆر و پاشی و نەجاتپەرستی دەوڵەت نەتەوەیە کە ئەم سیاست دەوڵەت نەتەوەی کرد ئایدۆلۆژیەوە هەڵدەوەشێتەوە دەوڵەت پیرۆزە دەوڵەت جێگیری خوایە دەوڵەت مقدسە دەوڵەت نەتەوەیە دەوڵەت هەموو شتە دەوڵەت هەموو شت نییە دەوڵەت تەنیا موسسەیەکی دیموکراسی و خزمەتگوزاری و هیچ تر ئەمە مفهومە ئەگۆڕێەوە من پێم وایە ئایندەی گەلی کورد گەشە دیسە ئەگەڕێمە بۆ ئەو مەسلەی کە پێشتر باسم کرد کورد ئامادە نییە برادرانی ڕۆژهەڵاتی کوردستان تووڕابن من حەقی خۆیانە بەڵام منش حەقی خۆم ڕقنیان بکەم ئەوان ئامادە نین بۆ دموکراسی ئەوان ئامادە نین تحملی کەسێکی شۆڕشگێر بکەن ڕۆژهەڵاتی کوردستان ئەوان دوو حزبی دیموکرات هەنە تحملی یەکتر ناکەن یەک کۆمەڵەمان هەبوو کۆمەڵەیەکی زۆر تێکۆشەر بوو کە خۆت یەکێک لە لایەنگرانی ئەو کۆمەڵەی زەحمەت کێشان بوو لە ڕۆژهەڵاتی ئێران من یەکێک کە زۆر معجب بووم بەم حرەکەتە پارچە بوو تحملی یەکتر ناکەن چۆن تحملی سیستەمی نوێیەکە من بەداخەوە بۆ هەرێمی کوردستانیش هەروایە بەڵام ئەوەی کە بینە سەر ئەمە کە ئیتر من پێم وایە ئەم سیستەمەی کە لە هەرێمی کوردستان و لە تەواوی حرەکەتی سیاسی کوردیایە کە توانای خۆنوێکردنەوە نییە لەگەڵ ئەم سیستەمە کۆنەی سەد ساڵەی ڕابردوو ئەڕوا و ملەتی کورد گەنجی کورد ڕۆشنبیری کورد هێزی ئەنتەلەکتیۆلی کورد ئامادەیە کە ئەم کارە بکە من بۆچی پێشتر باشە ڕۆژاوای کوردستان پێم نەبەرەوەی کە تاکەکەون نەخێر لەبەر ئەوەی کە توانیان لە ماوەیەکی کەم بە شێوەیەکی عەقلانە ڕفتار لەگەڵ دنیا بکەن توانیان کاریگەری لەسەر ئەمریکا بکەن توانیان کاریگەری لەسەر ئەوروپا بکەن توانیان کاریگەری لەسەر خەڵکی ناوچە بکەن ئێستا کە دەتوانیان ئەو ملەتە عەرەبی کە ئەوەندە لە دژی کورد وەسەوە لە ژێر سیاسەتی ڕژیمی بەعث کە کورد هەربوونی قبول دەکرا ئێستا توانیان ئیتفاقێکی باش بکەن لەسەر چه ئاساسی کردن لەسەر ئاساسی دیموکراسی پێکەوە ژیان کردویانە من بۆیە پێم وایە یعنی ئەمە وەکو نمونەیەک دەیهێنەوە بە هەرێمی کوردستانیش توانای هێزێکی زۆری هەیە بەتایبەتی هەرێمی کوردستان ڕۆڵێکی زۆر تاریخی و گرنگی هەیە و ئەبێت ئەم وەزعی کە ئێستا هەرێمی کوردستان هەیە دەرباز بکە بەتایبەتی ئەو سیاسەتی بنەماڵەیی عیناد و من ئەیکەم و من ئەیزانم لە من زیاتر نابێت کەسە بێ ئەگەر بۆ من نەبێ نابێ بۆ کەس بێ ئەبێ وازە و سیاسەتە بێت کە لە هەموو کەسەمە خۆیان لەناوبەینە هەموو کەسەمە بۆ ئەمە من ئێستا کە ئەبینم لە هەرێمی کوردستان هێزێکی زۆر جدی هەیە و هێزێکی زۆر گرنگ هەیە و
و ئەم هێزەش بە تایبەتی لە نێو یەکێکی نیشتیمانی کوردستان کۆبووتەوە لە نێو نیشتیمانی کوردستان کۆبووتەوە و ئەتوانی پێشەنگی بکە بۆ حرەکەتی باشە کاک سیدیق زۆر سپاس دەکەم. بەڵێ کاک بوران ئەگەر جەنابیش سوورە یەکم بیتێ بە کورتی کاتی بەرنامەکەمە زۆری نەماوە لەسەرەوەی کە کاک سیدیق باسیەمەوە پارچانەی کرد نەقدی کۆمەڵ و دیموکراتی کرد کە ئەو هێزانە ناتوانن تحمل یەکتر بکەن دقیقیش ڕاستە دوو دیموکرات ناتوان تحمل یەکتر بکەن هەتا ئێستا بۆ حیزبی دیموکراتی کوردستانی ئێران ئامادە نییە حزبی دیموکراتی کوردستان بە ڕسمی بناسێ پیان وڵای هاوڕێیانی پێشوو هەتا لە چەند ڕۆژی ڕابردوودا باولم دوسێ ڕۆژی ڕابردوو کۆبوونەوەیەک بۆ لە نێوان هێزەکانە کۆمەڵەی سازمانی کوردستان حیزبی کۆمونیست ئێران کۆمەڵە ئامادە نەبوو بەشداری ئەو کۆبوونەوانە بکە و بەرحاصل خلاف و کێشیان زۆرە لە باشووری کوردستانیش ئەبینین ئەم پرسیارە بۆ کاکیواش و بۆ کاک لەتیفیش ینی ئەبینین یعنی یەکێتی و پارتی ناتوانن بەیەکەوە پرۆژەیەکی نیشتیمانی پرۆژەیەکی یەکگرتو لە قازانجی خەڵک لە قازانجی هێز و ئێستا ئەبین هێزی پۆپۆلیستی تازەش هێزی بەناو لیبرالیستی پۆپۆلیستی تازەشتر هێڵداوە کە بتەنا بە دوای بەرژەوەندیەوەن و بۆ نمونە هاوپەیمانێتێکی لیبرالیز لەگەڵ هاوپەیمانێتی ئیسلامیستی ڕادیکاڵ پێکهاتووە لە باکووریش هێشتا پەکەکە لە شەڕێکی تونداوی کاکی وا باسی کرد و لە ڕۆژاواش ئەو کێشە گرفتانە ئەگە جەناب بە کورتی سوورەیەکم بیتێ لەسەر داهاتووی کورد چییە بێ لە منتقەیە زۆر باشە من لە ڕۆژ ئاوەوە پێم ئەگەر دیقەت بدەی ئەمریکا پشتیوانێکی باشی ڕۆژاواکە ئەم پشتیوانش پشتیوانێکی جددیە بەو حکومی هیچ دۆستێکی تتی لە ناو سووریانەمەوە لە غێری کورد وەکو سووریاش لە جوری جیۆپۆلیتیکەوە شوێنێکی گرنگەوە بێ ئەم پێگەی خۆی پارێزێ هاتە دەرەوە لەمە ئەمریکا بێ بای لەو منتیقی سووریا و هیلالی سەرەوە بکە بۆیە پشتیوانێکە تا سەرکەوتن ئەمە بۆ ڕۆژ ئاوە بۆ تورکیا من پێم وایە تورکیا توانای مقاومەتی نەما وەکو دەوڵەتی ئێستای ئیسلامی و نەتەوەیی کە ئیسلامیشی نەتەوەیی بێ زۆر بەتوندی توانای ئەو مقاومەتی نامێنێت سەرڕای ئەو هەموو پشتیوانی کە لە حلیفی ناتۆ ئەمریکاش پشتیوانیەکە چونکە ڕوخان لە ناوە دەست پێەکە هەر ڕوخانێکی لە ناوە دەستی پێکرد لە دەرەوە بنیادنانەوەی زەحمەتە من پێم وایە تورکیا تەحملی ئەم حاڵەتە ناکە و لە ناو تورکیایە هێزی بەهێزتر دروستە بێ بۆ ڕوخاندن کە لەوانەیە لە تورکەکانیش دەست پێ بکە لەبەروی سیاسەتێکی هەڵە پەیڕەوەکە باشوور لە ڕۆژ هەڵاتە من پێم وایە ئەم خۆپیشاندانانە دەرەنجامەکەی ئاوا بێ لە ناو ئێرانیەکانە لە ناو فارسەکانە ئیتر کوشتن و بڕین و لە ناو دەسەڵاتدارانی ئێرانە ئیتر کوشتن و گرتن و بڕین دەست پێەکە و ئەم کوشتن و بڕینە بێتە هۆی جیاوازی سیاسی زۆر بە گەورەتر و زەقتر کە ئەمە بە پشتیوانی خۆپیشاندەران کۆتایی پێدێ و خۆپیشاندانەکانش بەرفراوانتر دەبێ بەڵام لەم قۆناغی ئێستایانە لە قۆناغی داهاتوورە کە بە سیاسەکان پشتیوانیان بکەن ئەتوانن کاریگەری دروستکەن لەسەر داهاتووی ئێران و ئەو ئاڵوگۆڕە گەورەیە لە ئێرانە دروست بێ هەر ئاڵوگۆڕێک لە ئێران چونکە چەند نەتەوەیەکی تایە کوردی تایە بەلوجی تایە عەربی تایە چەکەسی تایە حەل هەموو ئەو نەتەوە جیاوازانە لە جوڵەیان سەرەتای بیکردنەوەی جوڵن ئێرانیش باشە کاتێک کە ئێران ئەم ئاڵوگۆڕی بەسەرایە ئەم جۆرە لەشڕەژانەی تیا دروستە بێ عێراقیش ئەو هێزەی نامێنە کاریگەری لەسەر کوردەکانی باشوور بکە و مەجبورە هەندێک تەواضعات بکە و دوا دەرفەتی لەبەردەمیان بەس ڕێکەوتنەوە بوو کاک لەتیف ئەگەر جەنابی شتەمانە پرسیارانی لەو بەڕێزانم کرد تێڕوانین و سوورەی وازەحیتۆ بۆ داهاتووی کورد چییە من نامەوێت شوێن باسی بکەم بەگشتی باسی بکەم بەگشتی هەر چوار پارچە ئەگەر لە ناو خۆیانە پارچە تەبایی و یەکریزی بپارێزن و پێکەوە ژیانی ئاشتانی وەکتر قبولکردن دروست بکەن ئەمە یەک دوو ئەگەر بڕیار بێ لەگەڵ دیموکراتیەکردنی دنیاە لەگەڵ ئەو سیستمە دیموکراسی کە باسەکرێ بڕۆن سێ ئەگەر دادگەری و عەدالەتی کۆمەڵایەتی و پێکەوەڵکردن قبول بکەن چوار ئەگەر ئەم هێزانە لەناو خۆیانە جیاوازیەکان بە جیاوازیەکانەوە هەنگاو بنن بۆ پێشەوە من بڕواکەم ئایندە باشترێ بێ وەگەرنا بڕواکە ئێمە 100 ساڵی ئایندەش بە هەمان ئەو بە گێرمە و کێشەیە باشە زۆر سپاس باشە کاکی واگە جەنابەت ڕێی دوایین ڕێی خۆتم پێ بڵێ وەڵام من بەشێکی ئەو پرسیاری جەناب لە پێشووتە لە سیاقی وەڵامەکانم وەڵام داوەتەوە من دیسانەوە دەڵێم کە کورد پێویستی بە یەکڕێزی و تەبایی و کۆکردنەوەی خۆیەتی ئەگەرنا ئەوە نەبێتن وەکو لەتیفیشی شارەتی پێدا پێمە نەک هەر ساڵی 2010 نەهامەتی دەبێت زیانێکی گەورەش بەو تەجروبە ئێرەش دەگاتن و هەموو دەستکەوتەکان لە دەست دەدەین. باشە بیسەرانی خۆشەویستی رادیۆی گەلی کوردستان ئەمڕۆ ئێمە قسە و باسمان کرد لەسەر
کورد لە ناو پرۆسی سیاسی و لە ناو ئاڵوگۆڕە ناوچەی و دەوڵەتیەکاندا بە بەشداری بەڕێزان سیدی حەسەن چاودێری سیاسی و شارەزا لە کاروباری کوردستانی بە تایبەتی کاروباری تورکیا لە تێفاتە فەرەج نووسەر ڕۆژنامە نووس کە لە کەرکووک لەگەڵمان بوو بێگومان کاک سیدی حەسەن لە هەولێر و لەگەڵمان بوو بەڕێز کاک بورهان عەبدوڕەحمان لێپرسراوی کۆمیتەی زاڵکۆ پەیمانگاکان یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێز کاک هیوا حەمید لێپرسراوی بۆردی ئەنجیۆکانی ڕێکخراوە ناحوکمیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەی داهاتوویان بەردەوام ببین لەسەرەوەی کە داهاتووی کورد لە ناوچەکە چی دەدێ و هیوادارین داهاتووی کورد لە ناو پرۆسە سیاسی و ئاڵ هەلوو مەرجە ناوچەی و نێودەوڵەتیانەیە بە قازانجی خەڵکی کوردستان بین بێ مێژوویەکی زۆر لە قوربانی و ناڕەحەتی و جینۆساید و ڕوبەڕووبوونەوەی مەترسی بۆتەوە هیوادارین کە بتوانین سەرکردایەتی سیاسی کورد لە هەموو پارچەکان بتوانێت ئەو ململانە و ناوکیانەی خۆی تەواو بکە استراتیژیەکی هاوبەشیان هەبێ منەن و حسێن بووم تا بەرنامەی داهاتووی پارادۆکس کاتێکی خۆش.